ئاگەری ڕێکەوتنی پارتی و یەکێتی لە کۆبوونەوەی سبەی لاوازە و ستاندەریش هۆکارەکە ئاشکرا دەکات. کورد بەڵێنی بەرگری تا دوا دڵۆپی خوێنداوە و شەڕعیش بە پشتیوانی تورکیا دەیەوێت شکست بە هەسەدە بهێنێت. هێرشی هێزەکانی شەرع بۆ سەر حەلەب کاردانەوەی لێکەوتەوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ هۆشداری توون دەدات. بڕیارە سبەی پێنجشەممە شاندی دانوستانکاری پارتی و یەکێتی لە هەولێر لەبارەی پرسی سەرۆک کۆمار و پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ ببنەوە. با گوێرەی زانیاریەکانی ستاندەر کۆبوونەوەی سبەی بەدەست پێشخەری نێچیروان بارزانی بووە لە نێوان شاندی هەردوولە، بەڵام ناوبراو ئێستا پێگەی لە ناو پارتیدا لاوازە و ناتوانێت ڕۆڵی زۆری هەبێت لە بڕیارە ستراتیژەکانی حیزبەکەی بە تایبەت لە ڕێکەوتن لەسەر کاندیدێک بۆ پۆستی سەرۆک کۆمار. ستاندەر زانیویەتی یەکێتی بە هیچ شێوەیەک ئامادە نییە سازش لەسەر کاندیدی خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار بکات بۆ ئەوەی پارتی لەناو یەکێتی لە نێو چەند کاندیدێک یەکێکیان هەڵبژێرێت. بۆیە بە ئەگەری زۆرەوە کۆبوونەوەکە بێ ئەنجام کۆتایی دێت. جێی باسا پارتیش دوو کاندیدی بۆ پۆستی سەرۆک کۆمار هەیە و مەرجە دەیانکشێنێتەوە، یەکێتیش کاندیدی ئێستای بکشێنێتەوە. هاوکات لایەنە عێراقیەکانیش داوایان کردووە هەردوولا بەیەک کاندید بستنە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار. دوای تەواوبوونی ماوەی تورکیا بۆ هەسەدا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەی دەی ئازار و تێکەڵ نەبوونەوەی هەسەدە و سوپای سووریا لەژێر سەرپەرشتی تورکیادا، سوپای سووریا و گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا هێرشی چڕیان بۆ سەر گەڕەکە کوردیەکانی حەلەب دەست پێ کردووە و هەسەدەش بە توندی وەڵامی داونەتەوە. سەرەڕای خراپی بارودۆخەکە و فراوانی هێرشەکانی هێزەکانی سەر بە شەڕع کوردانی دانیشتووی گەڕەکە کوردنشینەکانی حەلەب ئامادەنین شارەکە جێبهێڵن و دەڵێن تاوەکو دوا دڵۆپی خوێن بەرگری لە خاکەکەمان دەکەین. ئەوە لە کاتێکدایە وێنێش سووریا ڕێکەوتنی لەگەڵ ئیسرائیل کردووە کە ئامادەیە هەموو سازشێک بکات تەنها بۆ ئەوەی ئیسرائیل حەقی ئەوەی نەبێت بە پشتیوانی تورکیا هێرش بکەنە سەر هەسەدان. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ هۆشداری توون دەداتە دەسەڵاتدارانی سووریا و دەڵێت ئەنجامدانی زنجیرەیەک تاوانی تایفی و پاکتاوی ڕەگەزپەرستی دژی پێکاتە جیاوازەکانی سووریا و بەتایبەت کوڕ ڕەگەزپەرستیە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە ڕاگەندراوێکدا ڕایگەیاند ئەو هێزانە مێژوویەکی ڕەشیان هەیە لە بە ئامانجگرتنی پێکاتەکان کە سەرەتا بە تاوانی تایفی ئاشکرا دژی عەلەویەکان لە ناوچە کەناراوەکانیان دەستی پێکرد. دواتر هەمان سیناریۆیان بەرامبەر دانیشتوانی دروست لە سەحنایە و سوەیدا دووبارە کردەوە و ئەمڕۆژ بە هەمان نەفەسی ڕەگەزپەرستانە کوردەکەنە ئامانج و پەلاماریان دەدەن. هاوکات ئەوڕۆ مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات بە توندی لەسەر هێرشەکانی شەرع بۆ سەر حەلەب هاتە دەنگ و ڕایگەیان ئەگەر هێرشەکان لە حەلەب بەردەوام بن شەڕ دەبەینە تەواوی شارەکانی سووریا.